دوای ئەوەی گەلانی کوردستان لە ناو دەرەوەی وڵات بۆ ئازادی ڕێبەرەکەیان عەبدوڵڵا ئۆجەلان دەسەڵاتدارێتی ئاکەپەیان ناچار کرد کە ڕێگە بە سەردانی بنەماڵەکەی بدات بۆ لای لە 11 مانگیشدا مەمەد ئۆجەلان برای عەبدوڵڵا ئۆجەلان بۆ دیدار گەیشتە ئیمراڵی و لە ئێستاشدا مەمەد ئۆجەلان زانیاری زیاتر دەربارەی دیدارەکەی ئیمراڵی ئاشکرا کردووە و ئێمەش هەوڵ دەدەین بە چەند بەشێک بۆتانی بڵاو بکەینەوە. مەمەد ئۆجەلان برای ڕێبەری گەلانی کوردستان عەبدوڵڵا ئۆجەلان زانیاری نوێی دەربارەی دیدارەکەی ئیمرالی بۆ ئاژانسی دەنگوباسی فورادڕوون کردوتەوە و دەڵێ کاتێک جاران دەڕۆشتە دیداری ئۆجەلان ئیبرایی لە ماوەی 5 خولەکدا یەکتریان دەبینی، بەڵام ئەم جارەیان جیاواز بوو. ڕێبەر ئاپۆ ئامادە نەبوو دیدار لەگەڵ مندا ئەنجام بدات، پاشان بەرپرسانی زیندان ڕۆشتنە لای ماوەی 40 خولەک لەگەڵیدا هەوڵیاندا تا ڕازیان کرد و چاوم پێی کەوت. وتیشی کاتێک لە یەکتر جیابوونەوە و مەڵاواییمان لە یەکتر کرد. ڕێبەر ئاپۆ وتی لە ڕاستیدا هاتنی تۆ هەم زیان بە تۆ دەگەێنێت و هەم بە منیش، بەڵام ئەگەر من لە جیاتی تۆ بوومایە نەدەهاتم. مەمەد ئۆجەلان دەڵێ کە پێی وتووە ئەو لەسەر داوای گەلانی کوردستان ڕۆشتۆتە ئیمرالی، بەڵام ڕێبەری گەلانی کوردستان وها وەڵامی داوەتەوە. دەزانم و تێدەگەم کە گەل تۆی ناردووە، بەڵام من مرۆڤێکی شۆڕژێڕ و دیموکراتم. بەدەیان ساڵە من لێرەم و نەخۆم ڕادستی دەوڵەت دەکەم و نە هیچ هێزێکی تر. تا دوا ساتەکانی ژیانیشم دەتوانم لێرە ژیان بەسەر بەرم و تەنانەت ئاهەیەکیش هەڵناکێشم. ڕەنگە دڵت گران بێت لە قسەکانم، بەڵام پەیامی من دیار و ئاشکرایە. ئەگەر گفتوگۆیەکی جددی نەبێ بۆ ئاشتی بە هیچ شێوەیەک نامەوێ دیدار لەگەڵ هیچ کەسێک ئەنجام بدەم. بۆیە دەڵم دەبوایە تۆ نەهاتیتایە، هەر چۆنێک بێت ئەرکو و زەحمەتت کێشاوە کە هاتوویت. مەمەد ئۆجەلان دەڵێ بۆ ماوەی 50 خولەک عەبدوڵڵا ئۆجەلان بێ ناوبەر بە شێوەیەکی جددی قسەی بۆ کردووە، بە هیچ شێوەیەک باسی کەسی لەگەڵ نەکردووە، بەڵام دەربارەی دەوڵەت و پرسی گەلانی کوردستان پێی وتووە ئەوە ڕاز نییە کە هەر کاتێک دەوڵەتی تورک و تەوگەری ئازادی تەنگاو دەبن دێنە لای من. چیترەوە مایەی قبولکردن نییە، دەبێ خۆتان پێکەوە پرسەکانتان چارەسەر بکەن. مەمەد ئۆجەلان دەڵێ ڕێبەر ئاپۆ زۆر نیگەران بووە بە شێوەیەک لە سەرەتایی بەدیلگرتنیەوە تا ئێستا بەو شێوە نیگەرانیە نەیبینیوە.